دکتۆر کە باسی لە کۆمەڵێک قسە کرد لەسەر ئەوەی کە ئەوان کردویانەوە خۆی لە لیژنەی پەروەردەی خوێندنی باڵادا بووە. یعنی من پێم سەیرە بەڕاستی کە بەڕێزی خۆی ئەزانێ یەک کۆمەڵ دنیای قەیران لە کەرتی پەروەردەیە هەیە و کەرتی پەروەردەیەکە کە لەو کەرتانی کە کۆمەڵە قەیرانی زۆر گەورەی هەیە. کێ بوو ڕێگەی لەکرد؟ پارتی دیموکراتی کوردستان بوو. استراتیجی لەگە دەکەیت کاتێکە دکتۆر سلێمانی وەلا جەنابەت. بەڵام ئێستا کە تەنها بۆ هەڵبژاردن کاکەنی لەو باز لەو موقیفەتان دەکات. هەڵا بۆ دەتوانین وێراتی خەڵک بکەن؟ بە قەناعەتم تا ڕادەیەکی باش نە. بەڵێ بەڵێ ئێستا من پێتەڵێم کۆنفرانسێکی کراوە لە هەموو مەجالەکانە. ئەی چۆن ئەم 4 ساڵە دەتوان ینی چۆن دەتوان ئەم 4 ساڵە کە بستنەوە پەرلەمان ئەو بەڵێنانە جێبەجێ بکەن ئەو خەڵکەی کە تۆ متمانەت داتەوە بە تۆ دوای 4 ساڵ ینی چۆن متمانە بکە بۆی کە تۆ لەم 4 ساڵی داهاتووەوەی کە لیستێک بەڵێن بوو کە داومانە بەڵێنەکانمان جێبەجێ کردووە بەڵام مەرج نییە سەپی بەڵێنەکان تو کۆست و دەگەرە دێتە بەردەم دروست دەبێتن. هەڵبژاردن شەوی چوارشەممە کاتژمێر 8:05 لە NRTەوە پێشکەشتان دەکرێت.